قورآن ژیانمە هەناسە و بوونمە شاد و سەربەرزم چونکە دەستورمە دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورآنە ڕازی دەروونمە بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان و خۆشەویستان ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه فێرخوازانی عزیز مامۆستایانی بەڕێز میوانانی قەدرگران زۆر بەخێر هاتن بۆ ئاهەنگی کۆتایی لقی خەلیفانی دەستگای نووری حیکمەت لقی لە خولی هاوینە زۆر بەخێر هاتن خۆمان بەخۆش ئاڵەزانین کە ئەمڕۆ لەم کاتەیە لە خزمەتی ئێوەی خۆشەویست و ئازیز داین و بەناوی ئێوەشەوە بەخێراتنێکی گەرمی میوانە بەڕێزەکانمان دەکەین بەڕێزان مامۆستا ڕەسوول وەرتی بانخواز و گروپی هونەری سایە کە لە شاری هەولێرەوە تەشریفیان هێوا و بەڕێزان کاک بووبی کە تەشریفیان هێناوە لەگەڵتان ئەبێ و بەخێراتنی ئەم میوانە بەڕێزان دەکەین کە دایک و باوکی قوتابیەکان زۆر بەخێر هاتن و بۆ زیاتر بەرەکەتدارکردنی ئاهەنگەکەمان سەرنجتان ڕادەکێشین بۆ چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە دەنگە زوڵاڵەکەی کاک موسلیم عومەر با بفەرمووی الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين يا عبادي لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون إن المجرمين في عذاب جهنم خالدون لا يفتر عنهم وهم فيه مبلسون وما ظلمناهم ولكن كانوا هم الظالمين ونادوا يا مالك ليقض علينا ربك قال إنكم ماكثون لقد جئناكم بالحق ولكن أكثركم للحق كارهون أم أبرموا أمرا فإنا مبرمون أم يحسبون أنا لا نسمع سرهم ونجواهم بلى ورسلنا لديهم يكتبون قل إن كان للرحمن ولد فأنا أول العابدين سبحان رب السماوات والأرض رب العرش عما يصفون فذرهم يخوضوا ويلعبوا حتى يلاقوا يومهم الذي يوعدون وهو الذي في السماء إله وفي الأرض إله وهو الحكيم العليم وتبارك الذي له ملك السماوات والأرض وما بينهما وعنده علم الساعة وإليه ترجعون زۆر سپاس بۆ بەڕێز کاک موسلیم عومەر خوا گەورە پاداش خێر بسم الله والصلاة والسلام على رسول الله
منداڵە خۆشەویستەکان مامۆستا بەڕێزەکان بە ناوی ئێوە و خۆمان و گشت دایک و باوکان زۆر بە خێراتنی مامۆستای زۆر بەڕێز عازی ڕەسوولوەرتی دەکەین کە تەشریفی هێنایە بە خەندە و دلە خۆشەکەی ئینشاءالله دلی ئێمەش خۆش دەکاتن یاخۆ بەخێر بێتن و هەروەها بە خێراتبوونی گروپی سایە دەکەین کاک عەبدوڵڵای بەڕێز بە سرودە خۆشەکان و دڵخۆشکردنەکەی ئێمە ئینشاءالله دلی ئێمە و منداڵەکان هەما خۆش دەکاتن و هەروەها بە خێراتبوونی ئەو دایک و باوکانە بە ڕێزانش دەکەین کە خەمخۆری منداڵەکانیان بوونە و زۆر بەخێربێن سوپاستان دەکەین و هەلێرە دەمانەوێت سوپاسی ئەو بە ڕێزانە بکەین کە یارمەتی دەرمان بوونە و بۆ پێشخستنی پرۆژەی ئەو خوێندنە ئەوەل جار سوپاسی مامۆستا بەڕێزەکان دەکەین کە بە خۆبەخشیەوە و بە ماندیبوونەوە و بە بەجێهێشتنی ئەرچی تایبەتی خۆیانەوە هاتوون ڕۆژانە خزمەتی ئێوەی مناڵە چاوگەشەکانیان کردووە و خزمەتی ڕۆشنبیر و پەروەردەی شارەکەمانیان کردووە بۆ بەڕێوەچوون و بەرپێشکەوتنی پرۆسەی خوێندن و یاخود پەروەردە و ئاداگی ڕۆژتی ئیسلامەتی دەستخۆشیان لێ دەکەین زۆر بەخێربێن و هەروەها بە پێویستمان زانی سوپاسی ئەنجومەنی خەلیفان بکەن ئەنجومەنی کۆمەڵی دادگەری خەلیفان چونکە بە هەموو شێوەیەک ئەزیەتیان کێشاوە لەگەرمان و خزمەتی ئێمەیان کردووە و جێ و شوێن و ڕێزیان لێناوین بە هەموو شوێنێکەوە ئەرک و ماندیبوونیان کێشاوە و هەروەها سوپاسی خێرخوازانیش دەکەین کە توانیویانە یارمەتیمان بدەن بۆ بەرەو پێشچوونی پەروەردە و ڕۆشنبیری قوتابیان و لەسەر ئادا بە جوانەکانیان و سوپاسی ئەو دایک و بابانەش دەکەین کە خەمخۆری منداڵەکانیان بوونە و بۆ ئەوەی مناڵەکانیان فێری جوان خوێندنەوەی قورئان و ڕەوشت و ئادابە جوانەکان بێتن ئامانجیمە چییە لێرە؟ ئامانجمان ئەوەیە کە منداڵەکان فێری پەروەردەیەکی جوان لەسەر ڕەوشتی ئیسلامەتی و ئادابە ئیسلامیەکان و خوێندنەوەی قورئانی جوان و دوورکەوتنەوە لە ڕەوشتە ناشرینەکانە دوورکەوتنەوەی ئەو منداڵانە بەهۆی سەرقالبوونیان بە خوێندنەوەی قورئان و یاخود بە پەروەردەکردنی ڕۆشنبیریەتی و وەرگرتنی دوورکەوتنەوە لە خراپەکانیان بەو شێوەیە توانیمانە منداڵەکان مەشغوڵ بکەین بە شتە باشەکان یاخود بە قورئان خوێندنەوە یا بە ئەو ئادابانە کە لە ماڵەوەش خەریک دەبن لەگەریان و هەروەها مەبەستشمان دڵخۆشکردنی منداڵەکان بووە ئەوجا لێرە دەمانەوێت منداڵەکان داوایەکتان لێ دەکەین ئەویش بێدەنجی بنوێنن چونکە ئەگەر بێدەنجی بنوێنن گوێمان لە وتە جوانەکانی مامۆستا دەبێتن و سرودەکانشمان جوانتر گوێ لێ دەبێت ئاهەنگەکەمان جوانتر ڕادەزێتەوە ئەوجا پێمان خۆشە با چەپرە لێدان و فیت و هەڵا و شتانە نەبێتن دەنگەدەنگ نەبێ و دەگەر یەکتریش مەشغوڵ مەبن هەمووتان زەین و دلی خۆتان بدەنە لای ئەو وتاربێژوو یاخود سرود و ئاهەنگەکانی خۆتان و ئاگاداریشتانەکەینەوە کە 25 مانجێ 25 هەشت ئیمتیحانی بەهای فەرموودەیە ئەوەی بەشداری کردووە دەتوانی ڕۆژی جمعەی ئەولاتر یعنی 25 مانجێ بەشداری بەڵام لە 26 کە ڕۆژی شەممە ئەو قوتابیانەی کە بە ڕسمی بەزستانە ئامادە بووینەوە دەرسیان کۆتەوە دەرسیان خوێندووە ئیمتحانیان دەکرێتن خۆیان ئامادە بکەن وآخر دعوانا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المرسلين بەڕێزان ئێستاش گوێبیستی یەکەم بەرهەمی گروپی سایە دەبین با بفەرموون مسلمان وەک قەڵایە هێز لە ئیمانی دایە ئەو ئیمانە چەسپاوە بە شاش پایە بەستراوە بناغەن بۆ مسلمان شەش پایەکانی ئیمان
بناغن بۆ مسلمان شەش پایەکانی ئیمان باوەڕهێنان بە خودا بە خودای تاک و تەنها باوەڕ بە فریشتەکان دوورن لە گوناه و تاوان پابەندی فەرمانی خودان لە پاکیدا نور ئاسان باوەڕ بە پێغەمبەران لە ئادەم تا سەروەرمان خدا هەڵی بژاردوون یەک پەیامی بۆ ناردوون بە کتێبە ئاسمانیەکان هاتووە بۆ پێغەمبەران باوەڕ بە قازا و قادار تاقیکردنەوەی بەشەر هەرچی یەک با سەرمان بێ لای خوداوە بۆمان دێ مسلمانان وەک چران پابەندی فەرمانی خوان بۆ سەرخستنی ئەم دینە لەسەر ڕووی ئەم زەمینە بۆ مسلمان پەیامە پێنج پایەی ئەم ئیسلامە بۆ مسلمان پەیامە پێنج پایەی ئەم ئیسلامە شایەت و منهێنان واجبە بۆ مسلمان بە یاقین و بە زمان شایەتی بەدڵ و بەگیان پابەند بوون بە زەکاتدان لەو باشەی کە خوا پێیدان لێی ببەخشین تاماوین سەرفرازی ڕۆژی دوایین بەر لە زەکات نوێشکردن سوجدا بۆ خوددا بردن بۆ حەمد و سوپاسکردن بۆ دنیا و بۆ دوای مردن دوای زەکات ڕۆژ و گرتن فێربوونی ئارام گرتن هەستکردن بە برسێتی بەوەی نەدارنیەتی حەجکردنی ماڵی خوا بە نسیبمان بێخوا لا شاری پێغەمبەران پاک بوونەوە لە تاوان هەرچی خوددا دایناوە وەک یاسا ڕێک خراوە هەرچی واجب و فەرمانە هەر بۆ چاکەی خۆمانە ئەمر با چاکاکردن نەهی لە خراپاکردن سووداکەی بۆ خۆمانە بۆ چاکەی موسڵمانە سوپاس بۆ تۆ خوایە گیان بمان بەخشە لە تاوان بەو ئیمانەی پێداوین دەتپارستین تاماوین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما دبواني بريس السلام عليكم ورحمة الله وبركاته لسرتا دا ديار درفتي زور كرتو كمان لبيشا داوا دكم لا قتابياني بريس إن شاء الله بوردي جومان لي بقرن بو إن شاء الله سوديك بقيانين لسرتا دا دەمەوێت دەستخۆشی و دوعای مۆفەقیم هەیە بۆ تەواوی ستافی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە لقی خەلیفان و تەواوی ئەنجومەنی خەلیفان کە دەستبارگر بوون و ئاسانکاریان کردووە بۆ تەواوی لقی نوری حیکمە لە خەلیفان خوای پەروەردگار بە باشترین شێوە پاداشتان بداتەوە مامۆستایانی بەڕێز لە لقی ڕۆشنبیری نوری حیکمە لقی خەلیفان بە ئافرەتانی بەڕێز و بە پیاوانی بە مامۆستایانی بەڕێزەوە من دەڵێم ئەوەتان پێ دەڵێم هەر وتەیەکی کورتم هەیە لە بۆ جەنابتان دڵتان بە کارەکەی خۆتان خۆش بێ چێ هەیە لە ئێوە جوانتر چێ هەیە لە ئێوە چاکتر چێ هەیە لە ئێوە باشتر با ئەدایەکی جوان و باش جوانترین پێیان بگێنن کە قورئانە بە بەڵگەی خەیڕکم من تعلم القورئان وعلمه چاکترینتان وەک پێغەمبەری نازدار ئەفەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانن کە قورئان فێربوون و قورئانیش فێری خەڵکانێک دەکەن جا دڵتان خۆش بێ بە کارەکەی خۆتان ئێوە ئەو کەسانن کە پێشەنگن لە ژیانی ڕۆژگاری دنیای فەساد و خراپەکاری ئەمڕۆ کە دەتانەوێ ئەم فەساد و خراپەکاریە لەسەر کۆمەڵگەلا بدەن جوانترین پێیان بگێنە ئەو دڵانە کە ئەو دڵانەی جوانیەکانی ژیاندا جێی تێدا بکرێتەوە و هەموو ناخۆشیەکان و گرفتاریەکان و ئەو کارە ساتە تراژیدیانەی لە کۆمەڵگەدا ڕوو ئەدا ئێوە ئەتانەوێ دووری خەنەوە لە کۆمەڵگا
دەستان خۆش بێ مامۆستایانی بەڕێز من دڵنیام ئێوە کەسی بەرهەمدارن ئەو کەسانەی کە بەرهەمدارن دڵنیابن لە دوا ڕۆژیشدا بەرهەمی جوانی خۆتان ئەچنەوە بە باشترین بەرهەم چنینەوە لە ڕۆژگاری ئەو دیودا دڵنیابن گەیشتنمانە بە پێغەمبەری خوا بە حزوری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چاکترین و باشترین دەستکەوتیش لە ئەولا باوەژدانمانە لە محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام دەیکەواتە ئێوە جیاوازن ماندوو مەبن هەردەم ئێوە هەنگاوی باش هەڵبگرن نێڵن جوهد و ماندووبوونی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام لە کۆمەڵگە ئێمەدا سارد ببێتەوە بەڵکو ئەو جوهد و ماندووبوونەی کە پێغەمبەری خوا کردی عەلەیهی سەڵات وەسەلام بۆ بەرچاو ڕۆشنکردنی کۆمەڵگە بۆ ئەوەی مرۆڤەکان ڕێگەی ڕاستی ڕۆشنی ژیانیان بدۆزنەوە ئێوە ئەهەمیەتی پێ بدەن و مێڵن ئەم چرایە بگوژێتەوە دەستان خۆش بێ خوای پەروەردگار پاداشتان بداتەوە وتەی دووەمم بۆ قوتابیە بە ڕێزەکانە دەمەوێت بە وردی گوێتان لێمان بێ دەمەوێت پرسیارێک ڕوبەڕووی ئەو قوتابیە بە ڕێزانە بکەمەوە هەمووی ئێستا سیمایەک لە بەرچاومە هەموویان زیرەک هەموویان پاک و خاوێن و چاک هەز دەکەم سوودێکی باشیان بینیوە دەمەوێت پرسیارێکیان لێ بکەم لە قوتابیەکان چێ لە ئێوە خەوی دێت با دەستی بڵند کات کەس خەوی نایە دەکەواتە دەستان خۆش بێ بە جوانی گوێم لێ بگرن باشە لە بۆ قوتابیانی بەڕێزیش پێیان دەڵێم ئێوەش دڵتان خۆش بێت ئاگادار بن ئێوە چاکترینی ئەو کۆمەڵگایەن و لە داهاتوودا ئێوە دەبنە پێشەنگ و مامۆستا چۆن ئێمە ئێستا قسە لە بۆ ئێوە دەکەین قوتابیانی بەڕێز لە دوا ڕۆژیشدا ئێوە دەگەنە ئەو ئاستەیە کە دەبن بە مامۆستا و کۆمەڵگەی خۆتان ڕۆشنبیرەکەن و هەروەها جوانترین ئەدا پێشکەشەکەن چونکە ئەو کەسانەی کە قوتابی قورئانن ئەوانە جوانترینی کۆمەڵگەی ئێمەن ئێوە بڕۆن هەموو ئەو کەسانە ئاگاتان لێ بێ ئەها ئەو خراپەکاریانەی لە کۆمەڵگە ڕوئەدا دەزانن چێنەوانە ئەوانن کە لە پەیامی قورئان دوورن ئەوانن کە لە قورئان تێناگەن ئەوانن کە پەیامی قورئانیان لە دڵ نییە ئەی چێن چاکەکارن چێن لە ماڵێ کەشێکی جوانی خێزانیان هەیە ئەو قوتابیانن کە هەڵگری ئەو پەیامە جوانن کە قورئانە لەبەر ئەوەی قورئان لێ ناگەڕێتەوە کار و کردارت ناشیرن بێ قورئان بربەستە لە پێشت کە تۆ کارە ساتی تراژیدی بکەیت لەبەر ئەوە قورئان باشترین بەرنامە لە بۆ ژیانی ئێمە قورئانە ئێوە دەزانن بەڕێزان مرۆڤی بڕوادار قوتابیانی بەڕێز لە کچان و لە کوڕان ئاگادار بن دەزانن مرۆڤی بڕوادار قوتابیانی بەڕێز هیچ کاتێک ژیانی ئەم دنیاە بەبێ بەرنامە بەڕێناکە ئەزانن مرۆڤی بڕوادار ژیانی هەڕەمەچی نییە لە ژیاندا یعنی وەکو بڵێ کەسێک بێتی ئارەزوی خۆی پێی خۆش بێ ئەوە بکە نا بەڵکو ئەوەی کە قورئان پێی خۆش بێ هەنگاوی لە بۆ هەڵدەگرێ ئێوە جیاوازن ئەو قوتابیە کوڕ و کچانێک کە ئێستا لێرە دانیشتون دەزانن خەڵکانێک هەیە ئەو کات و فەراغە جوان و گرنگێکە خوای پەروەردگار پێی بەخشیون ئەزانن ئەوانە لە دەرێ ئەو کاتە جوانەیان بەفیر ڕۆئەدەن بەڵام ئێوە هاتون شتێک فێر ببن کە ئەو قورئانە جوانەیە لە دوا ڕۆژیشدا ئێوە دەبن بە پێشەنگ و بانک خواز لە بۆ ئەوەی کە چی بکەن ئەدایەکی جوان بگەین و کۆمەڵگەی خۆتان ڕۆشنبیرکەن کەواتە پێویستە زۆر زۆر ئاگادار بن ئەهەمیەتی جوان بە قورئان بدەن لەبەر ئەوە مرۆڤ قورئان فێرمان دەکا کە چۆن بەرنامە بۆ ژیانماندا بنین لە هەموو ژیانماندا پێمان دەڵێ کە چی بکەین چۆن هەنگاو هەڵبگرین چۆن بخەوین چۆن هەڵبستین چۆن ڕێز لە کەسی بەرامبەرمان بگرین ئەگەر ئێمە ژیانمان بە بەرنامە بڕێکرد ئەو جارە کاتەکان تەصنیفی جوان دەبێت کاتەکان بەشمان دەکا وای لێدێ ئێمە کات و فەراخەکانی خۆمان بە هەدەر نادەین بەڵکو لە فێربوونی زانست و زانیاری بۆ قوتابیان دەبێ ئاگاتان لێبێ لەبەرەوەی ئێمە ئومەتی ئیقڕائین خوای پەروەردگار یەکەم وشەکە لە بۆ پێغەمبەری خوا ئەینێرێ پێی ئەفەرمێ ئیقڕە واتە بخوێنە کەواتە مرۆڤ بە ئیقڕا بە خوێندن پێش دەکەوێت بە تایبەتی تر قورئان دیتوتانە ئەو کەسانێک کە ئاستی زانستیان باشە لە بواری قورئان لە بواری ڕوچوونیان لە دین و لە قورئاندا دەبینن ئاستی زانستیشان زۆر زۆر باشترە لە قوتابخانە لە پێشەنگن دەبینن ئەو قوتابیانەی زۆرینەی کە یەکەم دەبێت لە سەدا سەد دێنێت ببینن ئەوانە زۆرینیان ئەو ئافرەتانن ئەو کوڕانن کە لە ماڵەوە کەشێکی لەباری خێزانی دینداریان هەیە جا ئەوەیە کە باسمان کرد بە هیچ شێوازێک ژیان بەبێ بەرنامە بەڕێ مەکەن ئەو قوتابیە جوانانەی کە ئێستا لێرە دانیشتوونە هەر هەمووتان ئاگادار بن چه حەزی لێ ببێت بە بانک خواستدینی پەروەردگار ڕابگەێنێت لە دوا ڕۆژ با دەستی بەرزکە ئافرین ئەوە ئاستی زیرەشیتانە دەستان خۆش بێ ئەوە مشتاقیتانە بۆ قورئان مشتاقیتان بۆ ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام
واتان لێ دەکا کە لە دوار ڕۆژدا چۆن ئێستا من قسە لە بۆ ئێوە دەکەم ئێوەش دەبنە مامۆستا و قسە لە بۆ کەسی بەرامبەرتان دەکەن جیل دوای جیل ئینشاڵڵا وای لێ دێت کە پەروەردەیەکی جوان و بتوانین ئەم بەرنامە جوانەیە بگشتێنین بەسەر بەرنامەی باتڵ و خراپی ئەو ڕۆی کە کۆمەلگە پێیانەوە سەرقاڵ کردووە و خەڵکانێکیان وا لێ کردووە دوای هەوا هەوەس و ئارەزوو کەوتون وارووا خوێندن و ئاستی خوێندنیان نزم کردووە لە بۆی ئەو کەسانە ژێردەست بن ئەگەر کەسێک هەڵگری زانستی ئەو قورئانە بێ خۆی بە ژێردەست نازانێ ومل بۆ هیچ کەسێک شۆڕ ناکە کەسێکی بەعزەتە کەواتە دەبێ ئێوەش ئەبەو شێوازێ بن جا قوتابیانی بەڕێز دەمەوێت شتێکی ترتان پێ بڵێم قوتابی ئەو قوتابیانەی کە هەنگاو بەرەو بازنەی قورئان دەنێن ئەو کەسانن کە ئەتەکێتیان هەیە لە ژیان واتە بەرنامەیان هەیە لە ژیان دەبێ ئاگادار بن هەموو قوتابیەکان پێتان دەڵێم دەبێ ئاگادار بن ئێوە کاتەکانی خۆتان زۆر ئاگا لێ بێ بە تایبەتی لە شەواندا لە شەواندا دەبێ زوو بخەون لە بۆچی ئەگەر ویستان قورئان لەبەرکەن ویستان قورئان بخوێنن زانست فێر ببن دەزانن چ کاتێک زۆر زۆر گرنگە لە بەیانیەکەی کە نوێژی بەیانیتان کرد دوای ئەوە مێشک سافە ئەو کاتە دەتوانرێت کە قورئان بخوێنن بەڵام ئەگەر ئەنگۆ دوی شەو خەوتن یەکی شەو خەوتن ناتوانن بەخەبەر بێن بەیانی ئەگەر هاتنە سەر دەرسەکەشتان هاتنە دەستگای نوری حیکمە لە بۆ خوێندنی قورئان ئەگەر شەو تاخیر خەوتن گوێتان لە مامۆستانیە کەسی گوت تێیناگەن بۆ لەبەرەوەی مێشکتان هیلاکە کەواتە ئینسانی بڕوادار قوتابیانی ڕێبازی قورئان ئەو کەسە زیرەکە و عەقڵانەن کە کاتەکانی خۆیان دیاری دەکەن لە شەودا زوو دەخەوێ و لە بەیانیشدا زوو بەخەبەر دێ دەبێ ئاگادار بن بە تایبەتی تر دایکان و باوکان زۆر گرنگە ئێوە ئاگادار بن بەرنامەتان بۆ ژیانتان ببێ بە تایبەتی بۆ منداڵەکانتان زۆر ئاگاتان لێ بن ئێوە ئەگەر ئەمڕۆ هەندێک لە دایکان پێم وایە لێرە دانیشتون لە باوکانیش بامان شێوە بۆیە پێیان دەڵێم ئاگادار بن لە بۆ ئەوەی بۆ دوار ڕۆژ ئەمانە ببنە ڕۆشنی ژیان و لە پاشانیشدا ئەوە ببنە نور و ڕۆشنایی لە ڕۆژی قیامەتکە ئەمە دوڵومات و تاریکاییەکی تێدا پێشتان ڕووناگەکە لەبەرەوەی ئەگەر مرۆڤ مرد وەک پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەم مرۆڤە هەموو شتێکی لەسەر قەتعە ئیلا سێ شت نەبێ یەکێک لەوانە چییە ئەگەر منداڵێک بەدەستی خۆت پەروەردەت کرد بێ پەروەردەیەکی چاک ئەویش سوودێک بە کۆمەلگە بگەینە پاداشت و خێرەکەی لە بۆ دایک و باوک دەڕوا دوای مردنیش کەواتە ئاگاتان لێیان بێ جا قوتابیانی بەڕێز پێم خۆشە ئێوە جوودا بن دەبێت لە نێو کۆمەلگەدا سەرتان بەرز بێ پاک و خاوێن و تەمیز و بەڕێز بن ڕێز لە گەورەی خۆتان بگرن لەبەرەوەی خەڵکێک پێتان دەڵێ ئەوە بۆچی ئەو ڕێزە لەکوێ هاتووە ئەوەی بەرامبەریش دەڵێ ئەوە قوتابی دەستگای نوری حیکمەیە لەبەرەوەی قورئان فێری کردووە ئەوە لەو قورئانە لە سۆنگێ ئەم قورئانەوە ئەو ڕەوشتە جوانە فێر بووە ئەنجا دەڵێ ماندووبوونی مامۆستاکەش ئەو کات دەردەکەوێت کە تەڵەبەکە قوتابیەکە پێشەنگ بوو لە بواری پەروەردەدا لەبەر ئەوە دەبێ ئاگادار بنجا قوتابیان ئافرەتان و کوڕان دەبێ زۆر ئاگادار بن لە کۆمەلگە دەبێ ئێوە جێپەنجەتان دیار بێ خۆ نابێ وەکو مناڵانی تر هەڕەمەچی وهەروەها پیس و خاوێنی خۆتان بە پاشی ڕابگرن بە باشی خۆتان ڕابگرن نابێ ئێوە پیس بن وەکو خەڵکانێکی دیکە لەبەرەوەی ئێوە جیاوازن قوتابی ڕێی قورئانن خاڵێکی تریان کە زۆر زۆر گرنگە لە ماڵێ قوتابی قورئان دەبێت چی بکات زۆر بەڕێز بێ لەگەڵ چیە یەکەم جار لەگەڵ دایک و باوکدا دەبێت زۆر بەڕێز بێ لە ئاخیری واجباتێکتان پێدەدەم دەبێت ئەو واجباتە جێبەجێکەن دواتر بە مامۆستایەکانتان دەڵێم دەبێت تەلەفۆن بۆ دایک و باوکتان بکات بزانم ئەو واجبەتان جێبەجێ کردووە ئەگەر نەتان کرد بێ عقوبەیەکەیە بەس ئێستا پێتان ناڵێم عقوبەکە چییە باشە جا دەبێت ڕێز بگرن لە دایک و باوکتان ئەو پەڕی حورمەتتان هەبێ لە بۆ براکەتان براکەت ئەگەر بچووک بوو دەستی لە ملکە و ماچی بکە ڕێزی لێ بگرە لە برا گەورەکەت بە هەمان شێوە بە بەڵێوە وڵامی براکەت بدەوە بە بڵێوە وڵامی خوشکەکەت بدەوە ئێوە بۆ لەبەر ئەوەی جیاوازن ئێوە قوتابی قورئانن دەبێت کەشێکی خێزانی لەباری جوان و تۆکمە و تێکەڵچێشی جوان لەگەڵ یەکتریدا بەرپا بکەن لە نێو ماڵدا دەبێت باڵی میهرەبانی باڵ بچێشێت بەسەر خاو خێزانتاندا دەبێت ئێوە نابێ خەم بدەن بە دایک و باوکتان دەبێت ئێوە هەردەم خەمتان لە بۆ فێربوون بێ ئێوە سیراع و ململانێتان بۆ زیاتر لە بەرکردنی قورئان بێ چونکە ئەو دڵانەی کە قورئانیان تێدایە جوانترین دڵە ئەها بڕۆن لە نێو کۆمەلگەدا ئەبینن هەر ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر کارە ساتێک ڕوو ئەدا تۆ ئەگەر باگراوەندی پشتی ئەم کارە ساتە ئەخوێنیەوە ئەزانن چییە ئەو کەسەیە کە لە دین دوورە ئاڵوودێ بە مخەدەرات و بە ئەم مەشروبات و بە ئەم نێرگلە و خراپەکاریانەی کە هەیە بەڵام ئێمە و ئێوە تەڵەبەکان کە ئێوە پێشەنگن لەم قورئانە قورئان لێ ناگەڕێ ئێوە ئەم کارە ناپەسندانە بکەن
کەواتە قورئان بربەستە لە پێشنا ئەو خاڵانەی کە مرۆڤ بەرەو نەهامەتی و خراپەکاری دەبا. پێویستە قوتابیانی بەڕێز هەمویان بەیەکەوە زۆر جوان بن نەرمونیانانە بە ئەتەکێت و لێزانین و بە زمانێکی تەڕ و جوان قسە لەگەڵ باوکی بکە، بەڕێز و حورمەتەوە دەبێ قسە لەگەڵ دایکی بکە. و جەباتەکەتان پێ دەڵێم لە بیرتان نەچێتەوە باشە، گوتمان لەبەرەوەی دەبێ ئێوە عقوبە بدرێن ئەگەر بێت و واجباتەکەتان جێبەجێ نەکرد. جا خاڵێکی تریان قوتابیانی بەڕێز ئەوەتان پێ دەڵێم وەک باسمان کرد گوتمان دەبێ ئێوە جیاواز بن لە نێو کۆمەلگەدا، لە دەرێ بناسرێنەوە کە ئێوە قوتابی قورئانن، نابێ دەبێ ئێوە جیاواز بن لەگەڵ کەسانی دیکە، چونکە دەبێ ئێوە زمانێکی تەڕ و جوانتان ببێ لەگەڵ کۆمەلگا، نابێ جوان بدەن، نابێ قسەی ناشیرم بکەن. دەزانن بۆ لەبەر ئەوەی ئێمە پێشەنگمان مامۆستامان کە ڕۆشەنی ژیانمانە محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وەسەلام لە قوتابیان چێ دەزانێت وەکو کە باسمان کرد پێشەنگی مرۆڤایەتی کە جوانیەکانی ژیانمان پێشانەدا سێناوەکەیمان پێ بڵێ ناوی سیانی چێ دەتوانێت پێمان بڵێ؟ چێ دەتوانێت لەو قوتابیە بەڕێزانە ناوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەی ئاخیری ئافرین ئەوانە قوتابی زۆر زۆر زیرەکن تێدەگەن لە پێشەنگ و مامۆستای خۆیان. پێمان ئەفەرموێ لەیسە المسلم بالطاعان ولا اللاعان ولا الفاحش ولا البغي. ئەفەرموێ چی؟ مرۆڤی بڕواداری شوێنکەوتووی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام زمان شڕ نییە، جوێندەر نییە، تان و تەشەنەدەر نییە، بەڵکو زمانێکی جوان و باشی هەیە لەگەڵ دەوروبەر و کۆمەلگە و خێزان و دایک و باوک و کەس و کارەکەیدا. هەردەم مرۆڤەکانی دەوروبەر و دراوسێکان شانازی بە قوتابیەکەوە دەکەن، لەبەر ئەوەی ئەم کەسە زمانێکی جوانی هەیە، کەواتە دەبێ ئێوە زۆر ئاگادار بن جیاوازن لەو کەسانەی کە وەکو تێیدا باسمان کرد. لە کۆتاییدا دەمەوێت دیارە برایان کە بەرنامەی تریان هەیە نامەوێت زیاتر درێژی بکەم، هەر بکەیان گوتم کە 20 دقەیەک بێ، دەمەوێت واجباتەکەتان پێ بڵێم. هەموو قوتابیەکان ئاگاتان لە منە، تەرکیزتان هەیە لەسەر من، واجباتێک کە دواتر عقوباتی لەسەرەها. ئەمڕۆ واجبە لەسەرتان، چۆن مامۆستا لە قوتابخانە پێتان دەڵێ ئەوەندە واجبە دەبێ لەبەریکەن. ئێوە کە چوونەوە ئەوڕۆ قوتابیانی کچ و لەگەڵ کوڕ دەزانن واجباتەکە چییە؟ ئەگەر گەیشتنە ماڵەوە دەبێت سەلام بکەن، باشە سەلامێکی گەرم و گوڕ دەکەن. بۆ لەبەر ئەوەی لە ئیسلامی ئێمەدا سەلام ئاشتیە، خۆشەویستیە، محەبەت دروست دەکا. کە چیتەوە ماڵ سەلامت کرد لە پاش سەلامەکە واجباتەکەی دیکە چییە؟ ئەبێ سەلامێکی گەرم و گوڕ ئەگەر باوکت لە ماڵە دەستی ماچ دەکەی و لە پاشان دەستی دایکت ماچ دەکەی و باوەشی پێدا دەکەی، پەڕ بە دڵت دەڵێی دایە گیان خۆشم دەوێی. چێ دەتو ئەوە دەکا؟ با دەستی بڵند کە ئەوە واجبە لەسەرتان. ئەوەی دەستی بڵند نەکردی نیازی نییەوە بکە. یاڵا هەمووتان ئافرین هەمووتان بەیەکەوە ئەوە واجبە لەسەرتان. لە ڕۆژانە ئەگەر چوونە دەر لە ماڵ دواتر چوونەوە سەلامێکی گەرم و گوڕ دەکەن لە ماڵێ، وەک باسمان کرد لەبەرەوەی سەلام محەبەت دروست دەکا. ئێوە دەبنە خۆشەویستی دایک و باوکتان، دەبنە کەسێکی جیاواز، لە پاش ئەوە دەستی باوکتان ماچ دەکەن و لە پاشان باوەش بە دایکتاندا دەکەن، پڕ بە قوڕکتان پێی دەڵێن دایە گیان خۆشمەوەی و بە باوکتان بە هەمان شێوە ڕێزی لێ ئەگرن لە بۆ ئەوەی کە بزانن ئێوە جیاوازن. بۆیە لە کۆتاییدا دووبارە دوعای مەوفەقیم بۆ مامۆستایانی بەڕێسەیە لە هەردوو مامۆستایان لە پیاوان و لە ئافرەتان خوای پەروەردگار بە باشترین شێوە پاداشتان بداتەوە و دوعای مەوفەقیم هەیە لە بۆ برایانی ئەنجومەنی خەلیفان و دوعای خێریشم هەیە بۆ هەموو ئەو قوتابیە بەڕێزانە. ئینشاءڵڵا ئێوە پێشەنگن لە داهاتوودا هەمووتان ئەبن بە بانگ خواست بانگەوازێکی جوان و چاک و باشەکەن کە سەرچاوەکەی لە قورئان و سونەتی پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وەسەلام. کۆمەڵگەکەتان بەرەو ڕۆشنی ژیان ئەبەن، کۆمەڵگەکەتان بەرەو چاو ڕووناکایی ئەبەن، لەوەی کە ئەمڕۆ تاریکاییان هێناوە، لەمپەریان لە بەردەم جوانیەکان داناوە، دەرگەکانی جوانی و ڕەوشتی ئاکاری ڕەفتاری جوانیان داخستووە. ئێمە دەبی ئێوە بە هەمومان بتوانین دەرگاکانی کە داخراوە لە ڕووی ڕەوشت و ئاکاری جواندا دەرگاکان بکەینەوە، ئەو دەرگایانەی کە بەد ڕەوشتی و بەد ئەخلاقیە لەسەر کۆمەڵگەی خۆمانی دابخەین. هەمومان بەیەکەوە دەتوانین ئەم کارەیە بکەین، دەست لە ناو دەست وعد دەدەن هەمووتان بە جوانترین شێوە قورئان لەبەرکەن لە بۆ ئەوەی ببن بە بانگ خواز و پێشەنگ لە بۆ ئەوەی کۆمەڵگەی خۆتان بەرەو جوانیەکانی ژیان ببەن. ئامادەن؟
ئافرین خوای پەروەردگار پاداشتان داتەوە تەمەنتان درێژ بێ خوای پەروەردگار لە بۆ دایک و باوکتان بهێڵێ دایک و باوکتان پێتان سەربەرز بێت لە دنیا و لە دوا ڕۆژ وسبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك ونتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ مامۆستای بەڕێز بەوتە بە نرخەکانی و زۆر بە خێراتنی بەڕێز مام حازی موسا دەکەین خەمخۆر و دڵسۆزی کاروانی ئیسلامی و زۆر بە خێراتنی دایک و باوکە بەڕێزەکان دەکەین کە تەشریفیان هێنا بە تایبەتی سەرپەرشتیاری قوتابیە نمونەیەکانمان لە حافزەکان خوای گەورە ساق و سەلامەتیان کە خوای گەورە نمونیان زیاد کە ئەم دایک و باوکانە. بەڵێ بەڕێزان ئێستاش گوێبیستی دووەم بەرهەمی گروپی سایە دەبین با بفەرمون. ئێستاش بینەری شانۆ دەبین شانۆی بەرهەمی دەقی خەلیفانی دەرگای گەورەی حکمە مافەر. بەڵێ ڕۆڵە شیری یەکەمیان دەبێت زانی خواردنەکە حەڕامە یان حەڵاڵ، دووەمیشیان پێویستە دەستەکانمان شۆر لەبەرچی پێش ئەوەی ئێمە بینە سەسفرا دەستە لە چەندها شتی پورداوە بۆ نمونە بەکارهێنانی ئایپاد، بەکارهێنانی موبایل، بەکارهێنانی چەندها شتی پیسکرد. چەندی میکرۆب لە دەستمان دروست دەبێت، پێویستە تووشە بۆ ئەوەی ئەو میکرۆبە لە دەستمان نەمێنێت. سێمیشیان پێویستە بڵێین بسمیلا، وەکاتێک بسمیلامان لەبێت لە سەرەتا بڵێین
خواردنمان دەرێ و دەمدایە لەو کاتە بەبیرمان هاتەوە دەڵێین بسم الله ئەوەل و ئاخیرە و پێویستە یارمەتی دایکیشمان بدەین لە کاتی ئامادەکردنی خواردنە ئەگەر جیاوازی نییە کوڕبێ یان کرد پێویستە هەردووکیان یارمەتی دایکیان بدەن نەگەر من یارمەتی دایکی نادەم من بۆ بچاکە بۆ کوڕ نابێ ڕۆڵەکەم جیاوازی نییە کوڕبێ یان دەوی هەر یارمەتی دایکمان بدەین و ئەگەر هەر کەسێک لە ناکەم هاتە ماڵەکەماندا ئەگەر لە هەر کەسێک لە ناکەم هاتە ماڵەکەماندا پێویستە داگیرشی بکەین بۆ ئەوەی نانمان لەگەڵ بخوا و ئەگەر هەر کەسێک لە ماڵەکەدا بۆ نمونە کرێکاریان خزمەتدا پێویستە داگیرشی بکەین بۆ ئەوەی نانت لەگەڵ بخوا لەبەر چی لەبەر ئەوەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی باشترین خواردن ئەو خواردنەیە کە دەستی زۆری لەسەر بێت و ڕۆڵێکی لە کاتی تەواوبوونی خواردنەکەماندا پێویستە هەرمەنیان بکەین وە پێویستی کاتی خواردنمان بۆ هات نابێ ڕەخنەی لێبی بێ ئەمنەوەی ناخۆمەوە چییە ئەتوو لەبەر چی نابێ ڕەخنەی لێبی لەبەر ئەوە پێغەمبەرمان عەلەیهی السەلام فەرموویەتی کاتی من خواردنم بۆ هات هیچ ڕەخنەیەکم لێ نەدەتووە بەبێ دەنگی خواردووە ئەگەر بەدڵم نەبوو بێ شلامەتەوە بەبێ ئەوەی ڕخنەیەک بگرێ و زەردەخەنەشی لەسەر نێوان بۆ کاتێک هەو کارێکی کردووە پێویستە ئێمەش وەکو پێغەمبەرمان بین صلی الله علیه وسلم درودی خوای لێبێت و نابێت دەستڕاکێشین بۆ خواردنەکانی لە نیشتمانە و تەفەیشمانە دەبێت ئەوەی لەبەری خۆمانە بیخۆن و نابێت مڵچەمڵ بکەین پێشمان یان پەنیشمان بێزار بکەین لە کۆتاییدا پێویستە بڵێن ئەلحەمدولیلا لەبەرچی لەبەر سوپاسی خوددا بێ لەسەر ئەو بەخششێکە پێی بەخشیوی و پێویستە دوای ئەوە سوپاسی دایک بکەین لەسەر ئەوەی خواردنی بۆ ئامادە کردووە ئەفەرمە ڕۆڵەکەم کوڕەکەم دەبێت ئێمەش لەژێر فەرمانی پێغەمبەرمان بین عەلەیهی السەلام یەکەمتر خودای گەورە دووەمیشیان پێغەمبەرمان عەلەیهی السەلام دەبێت ئێمە لەژێر ڕێچکەی ئەوە بین و حەدیسەکانی بخوێنینەوە و قورئان بخوێنین بەوەی بچینە بەهەشت دایکان وەزگێنەرێ ببینە بەهەشتن بەدەستهێنانی بەهەشت پێویستی بە هەوڵدارەوە دەبێت لەژێر ڕێچکەی خودای گەورە و پێغەمبەرمان بین عەلەیهی السەلام دایکە من غەڵەتم ئەو کارەکەم خواردنیش ئادابی خۆری ئەو شەخەشون لە خوشکمدا دارێبتەکەم ئاشی شادانی بەیوە ئافەرین برای شیرین هەموو کەسێک لە هەڵەکەی خۆیدا فێر دەبێت زۆر کار بکە لە هەڵەکەی خۆیدا فێر کۆمەڵگەیەک تر دروست دەکات کۆمەڵگەیەک پێویست نیشتیمانێکی ئارام دروست دەکات بۆیە دەبێت ئێمە لە وان خێزانەکەماندا دەبێت ئێمە لە دەریاوان خێزانەکەماندا بکەوبین نابێت خۆکیلە لەگەڵ هەڵگیرین دەبێت هەر خێزانێکیش منداڵەکەی جوان پەروەردە دەکات ئەو منداڵە وەکو ڤایرۆسێک وایان لێنەشێت و هەر ئەگەر ئەو ڤایرۆسە بگاتە هەر منداڵێک کە منداڵەکەش توش دەکات ئەو ڤایرۆسەش زۆر زیاد دەبێت چونکە لە ئێستادا منداڵی زۆر بچووکان کەمبراییان بێت ناشراوەیان بێت بەڵام لەناو ئەو ڤایرۆسە زۆر شتی هەیە تیکتۆک ئەو شتانە کە شتی زۆر لە شیوایان تێهات بۆمبایی زۆر هەڵاسی کوان ئەگەر بکرێ شتی باش بینەکەی ئەگەر بکرێ شتی خراپ بینەکەی بۆی هیوادارم لەنێو هەموو خێزانێکدا بەتایبەتی ئەو دایک و باوکانەی لێرەنە هیوادارم لەنێوان هەموو خێزانێکدا تەبایی هەبێت بۆیە دەمانەوێت ئێمان کە موبایلیش دەدەن بە منداڵەکەکان دەبێت چاودێری ئەو منداڵە بکەن بە هیوای سوود زۆر سپاس بۆ گروپە جوانە بۆ دەستخۆشی لەبەرێت مامۆستا ڕۆژان دەکەیت بۆ ئامادەکردنی ئەم شانەکە پای بەرسام سەلامەتانکە بەڵێ بەڕێزان ئێستاش دەچینە سەر دابەشکردنی خڵاتی مامۆستاکان
داوا لە بەڕێز مامۆستا وەسوول وەزیر دەکەین بۆ دامەژکردنی خەڵاتەکان بێت دەستەستی. قورآنەکەمەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی قورپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم ئارامی گیانم تیماری دەرم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردم ئارامی گیانم تیماری دەردم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی قورپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ تاوەکو داخلی دنیای قورئان ببین زۆر سوپاسیان دەکەم هەروەها سوپاسی ئەو کەسانە دەکەم کە شوێنێکیان بۆ ئێمە ئامادە کردووە تاوەکو قورئانی پیرۆزی تێدا لەبەر بکەین تاوەکو هەوڵ بدەین ئێمە لە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دانەبڕین ئێمەش هەڵکەوتەی ئەوانەوە بین بە شوێن ئەواندا بچین زۆر سوپاسیان دەکەم هەتاوەکو من سوپاسی ئەوان بکەم هەر کەمە هەر بۆیە من درێژە بە قسەکانم نادەم بەس تەنیا ئەمەوێت سوپاسان بکەم دووبارە و هەروەها بەخێراتتان بکەم دەست